حەزم کرد هەر لەسەر سروشت بدوێم بتوانم کە بینەران ئاشنای سروشکەم بەڵام لە ڕێگەی شێوەکاریەوە ئیشەکان لەسەر کانفاس کراوە و دوای ئەوە ڕسمی گیراوە و دوای ئەوە کە ڕسمی گیراوە بە بەرنامەیەک کردومە بە ئیشی لەم جۆرێکی ئێستا وەکو لە بەردەمتانە ئەیبینەوەکو ئیشی فۆتۆ بێگومانکردنەوەی هەر کارێکی هوەری بێ یان کە شەنگا بێ یان میوزیک بێ شانۆ هەر کارێکی تر بێ هوەری بێ بێگومان ئەمە نەفەسێکی باشە بۆ ئەم کاتە لە دوای ئەوەی کە هەمومان ئەزانین هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و دروستبوونی جەنجاڵی مێشکی تاکەکان و ئەوە لەم کاتەیە پێویستمان بۆیە بەڕاستی نەفەسێکی هوەرمەندانە بین و بتوانین کارەکانمان بەردەوامی پێبین. بله بو آرامی کردستانه نخر بود اقدان آرامی کردستانه بله بو رئیس گرتن لسرجم شهید و پیشمرگین کردستانه ام ابرو که وک دستگاه نیو دولتی پیشمرگه بو کار مروی رابین بو دو بشکرنا گلنسپی وک برسف بو دیجی بر باران کرنه ل دستگاه حکومی ابرو که ما گلنسپی پیشکش کرنج برکو رنگ سپی همای آشتیه بودمای هاتنا وینا کوکیه ابرو که خدمت خلق خداینا دوکو آرامی نفوذ پیدا کن. ام حس که نفوشتی هر بردام بیت آرامی هم هیچ تماصل لبیتن و هیچ امنیشی هر امنه بیت خدمو کست منه يعني شابرو طول كل نيك بو باراسنا منو تو كرامته منو توش. Capsule. خۆشبەختانە لە ماوەی ڕابردوو دوو خلی درومانمان کردوێتەوە بۆ ئەو ئافرەتانەی کە کەم دەرامەتن یاخود زانکۆ پەیمانگەکانیان تەواو کردووە بێکار بوون. خولەکان بۆ ماوەی یەک مانگ بەردەوام دەبێتن وانەکانیش بە نەزەری و عەمەلی دەڕواتن. خۆشبەختانە باش فێری زۆر شت بووینە بۆ درومان و هەوڵ دەدەین ئینشەڵا لە ماوەی داهاتوو هەر نەبێتن شوێنێکیان بۆ دەستنیشان بکەین بۆ ئەوەی کاری لێ بکەن. خۆشبەختانە خولەکیان بە سەرکەوتووی کۆتایی دێنێنە زۆر زۆر هاوکارن. ام تدا فيري جالك تشتابون دريني وبريني جالك تشتي ديكه وهالراسة أس خريجة بيمان جايمة بدأ مزرعة بومن جالك أجرانا وأس من خول في خول دادي تبا كواز من ميرا كارب كم وإيش الله دي ما برك بركة سيرك هجرة خالد أنت